بیسەران و بینەرانی ناوەندی توێژنەوەی سبەی ئەم کاتتان باش. من ئەڵشۆ عەبدولفەتاح خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی پۆدکاستی بەرەو هەڵبژاردن پێتان دەکەمەوە. لە ماڵقەی پۆدکاستی هەڵبژاردن باس لە هێزێکی سیاسی پاشخوانی ئیسلامی دەکەین کە لە ماوەی ڕابردوو ئامادەی لە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەبووە. ئەو هێزە سیاسیەی کە لە چێبڕچێی هەڵبژاردنەکانە زۆر جار توانیوێتی براوە و کورسی پەرلەمانی بەدەست بات، بەڵام لە بەرامبەریشە بڕێک جار لە ناوچەکەی خۆشی و جەنفوسی خۆی نەیتوانیوە کورسی پەرلەمانی بەدەست بێنێت. ئەو هێزە سیاسیەی کە زۆر جار سەرۆک و سەرکردەکەی بۆتە پشتیوان و هێزێکی بەهێز بۆ بەدەستێنانی کورسی پەرلەمانی، بەڵام لە بەرامبەریشە بڕێک جار بۆتە نەقدی چاودێران و ڕخنەگران بۆ ئەو هێزە سیاسیە. ئەو هێزە سیاسیەش کۆمەڵی دادگەریە. بۆ مەڵقەیە میوانداری بەڕێز مامۆستا عومەر گوڵپی سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانیمان کردووە. زۆر بەخێربێ مامۆستا. ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئێستا لە ئامادەکاری و لە قۆناغی ئامادەکاریان بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان، ڕوانین و تێڕوانینتان بۆ ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان چییە؟ بەناوی خوای بەخشندە میهرەبان، زۆر سپاس کاگەڵ شەسڵاو لە بیسەرە بەڕێزەکانیشتان. طبعاً هەڵبژاردننی ئەمجاری پەرلەمانی کوردستان هەموو ئەزانی دواکەوت. ئەمە پێشێلکاری بوو بەرامبەر بە مافی خەڵکی کوردستان، بەرامبەر بە ئیرادەی خەڵکی کوردستان. ئەبوو خولی شەشەمی پەرلەمان لە مانگی 11 2022 دەست بەکار بێ، یەکەم کۆبوونەوەی خۆی بکە. و ئێمە بەرەو مانگی 11 چین بۆ 2024 هێشتا پەرلەمانی کوردستان ئەنجام نەدراوە. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم، واتە 2 ساڵی ڕێک دواکەوتووە. بەڵام ساڕای دواکەوتنەکەشی هەڵبژاردنێکی زۆر زۆر گرنگە. لەبەر ئەم خاڵانەی کە ئەتوانم 3 خاڵی لێ بژمێرم. یەکەم کۆمسیۆنی باڵای عێراق ئێستا سەرپەرشتی هەڵبژاردنەکە ئێمە زانین داتای کۆمسیۆنی عێراق داتایەکی پاکترە لە داتای هەرێمی کوردستان. نزیکەی 500,000 ناوی دووبارەیان ناوی مردوو لە کوردستان هەیە، لەوەی عێراقانیە. ئەم خاڵی یەکەم. خاڵی دووەم گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردن کراوە. خاڵی سێمەوەیە کە بەڕاستی بارودۆخی هەرێمی کوردستان گەشتۆتە ئاستێک ئیترە بێ خەڵکی کوردستان بڕیار بدە ئایا ئەوێ پەرلەمانی هەرێمی کوردستان بەم جۆرە بەردەوام بێ، کە ئێمە هەموو ئەزانین ڕێک ئاوا سەیرەکەین لە پێش چاوی ئێمە هەرێمی کوردستان بەرەو لاوازبوونی زیاتر، تەنانەت تا ئاستی تیاچوون بەرەو تیاچوون چیە؟ تۆ ئەگەر سەرۆت و سامانەکەت لە دەستداتەوە، ئەگەر وڵاتەکەت لە دەستداتەوە، ئەگەر کیانەکەت لە ڕووی دەستوریە و لە ڕووی مافەکانەوە لە دەستدا، ئەگەر نەعەدالەتی بەم جۆرە بەرفراوانە ڕێگی داکوتا، ئەگەر ڕۆژ بە ڕۆژ ناومێدی خەڵک زیاد بوو، کۆچی گەنجان زیاد دەبێ، ئەمە بەڕاستی تیاچوونە. بۆیە یعنی ئەمە گەشتوونەتە ئاستێک کە ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان لە کاتێک ئاکرێ کە خەڵکی کوردستان بەڕاستیە بێ بڕیاری یەکلاکەرەوە بدە و لەوە زیاتر لێ نەگەڕێ. ئەم کێشانەی کە 32 ساڵە هەن، 9 کابینە پێی چارەسەر نەکراون، دیسان لە بەردەست یەکێتی و پارتیانە بن بەم جۆرە ئیداریان بداتەوە و بەردەوامی بە کێشەکان بدەن. بەڵێ عنی پێ دوایە ئێوە توانن لەم هەڵبژاردنە بڕێک لەو کێشانەی کە وجودی هەیە ئامادەی هەیە چارەسەرکەن ببنێ. ئەمە وەستاوەتە سەر 2 خاڵ. یەکەم بەشداری زیاتری خەڵکی کوردستان، کۆتایی ئەو بایکۆتی کە لە هەڵبژاردننی پێشوا هەبوو بۆ ئەنجومەنی نوێنەران بۆ پەرلەمانی کوردستان و پاشان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە نزیکەی لە سا 7 هێندە پارێزگا وەک سلێمانی، هێندە پارێزگای تر لە سا 6، هێندێکی لە سا 50 بایکۆتی کرد. بەڕاستی ئەگەرم ڕێژەیە کۆتایی بە بایکۆت بێنن، لانی کەم لە سا 25 تا لە سا 30 بەشداری هەڵبژاردن کەن بە دڵنیاییەوە گۆڕانکاریەک ڕوو ئەدا لە پێگاتەی سیاسی و هێزەکان لە کوردستانە، لە پەرلەمانی کوردستانە کە هەمومان دڵمان پێی خۆش بێت. ئەتوانین مامۆستا خاڵێکی تر ئەگەر لەبەرەوەی جەنابەت زیاتر کەسێکی ئەکادیمی و نزیکی لە ژمارەوە توانین مەسەلە ژمارەیەک بڵێ چۆن مەسەلە ئەتوانن ئەو ژمارانە تێک بشکێنن کە بتوانێت بێتە گۆڕانکاریەک لانی کەم ئومێدێ بۆ دەنگ دەربگەڕێنێتەوە؟ هەر زۆر بە سادەی دیارە هەموو ئەوانەی یا لە سانەوەتی ئەوانەی کە ناچن بۆ دەنگدان لە پەرچەکرداریانە بەرامبەر بە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستانە، لە شێوازی حکومڕانی یەکێتی و پارتی ناڕازین. بۆیە ئەو لە 190 ئەگەر لە 140یان لە 150یان لە 160یان بچن بەشداری هەڵبژاردن بکەن، بە دڵنیاییەوە ژمارە و ڕێژەی کورسی دەرەوەی یەکێتی و پارتی واتە دەرەوەی نەخۆشیەکە زیاد دەبێ بە جۆرێک لە پەرلەمانی کوردستانە کە ئێمە گۆڕانکاریەکە دڵخۆشکەر بێ بۆ
بۆچی پەرلەمان طبعا مەرجعی باڵای خەڵکی کوردستانە بۆچی پەرلەمان لە ماوەی 5 خولی ڕابردووە بۆتە نەخۆشی بۆتە بەڵا بۆتە کێشە بۆتە سەرێشە نەبووتە بەشێک لە چارەسەر هۆکارەکە ئەمەیە پەرلەمان بە تەواوەتی لەژێر کۆنتترۆڵی یەکێتی و پارتیا بووە وەکو دوو هێز کە مەیلیان بەلای سیستەمکاریە هەیە وەکو دوی هێز کە مەیلیان بەلای قۆڕکاریە هەیە وەکو دوی هێز کە مەیلیان بەلای کۆنتترۆلکردنی سەر سامانی مادی و مرۆیی کوردستانە هەیە خۆ ئەگەر لە 150 پەرلەمانی کوردستان بکەوێتە دەست غەیری یەکێتی و پارتی کۆمەڵ یەگرتو و هێزەکانی تر پەرلەمانێکی زیندومانە بێت پەرلەمانێکمانە بێت بەڕاستی ئیتر ئەبێت هێزی یەکلاکەرەوە بێت لە کوردستان مەسائلە پرسیارێت دێتە پێشەوە کە ڕەنگە ئێستا هاوڵاتیەک و دەنگدەرێک ئەمە ببینێت ڕێک ئەو پرسیاری لا دروست بێ بەڕاست حەدەسێکی وا ڕوویاوە بتوانێت ئەو نیسبە لە سایە چ لە تێک بشکێنێت کە بڕواتە سەرسۆنقی دەنگدان حەدەسەکە بەڵە یەکەم وەک باسمان کرد ئێستا ئەو کۆمسیۆنەی کە جاران هەڵبژاردننی پێ بەڕێوە برا لە کوردستانە کە داتاکانی میکانیزمەکەی بۆ نمونە ئەو ئامێرەی کە دەنگی پێدرا بۆ نمونە ئەو بەڵگەنامای کە دەنگی پێدرا یانی جاران کاکەمان بینی یەکێتی و پارتی لە بەردەم سندوقەکانی دەنگدانا وێزگەکانی دەنگدانا وەستان لە ناو ئۆتۆمبیلەکانیانە ناسنامە و ڕەگەزنامەیان بۆ خەڵک دروستەکە دەیان ناردە ژوورەوە بۆ مردووەکان دەنگیەدا بۆ ئەوانە دەنگیەداکە نێهاتن ئەم جارەوە ناکرێت من لە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆم زۆر بە ناڕەحەت دەنگمدا کارتی بایۆمەتریم هەبوو بە 10 پەنجەمۆرم کردبوو ئێستا ئەو کارتی بایۆمەتریت تونتریش بووە بێنەشی لەسەر کەواتە میکانیزمی زۆر گرنگ هەن ئەمە یەک لە هۆکارەکانە هۆکاری تریش هەن طبعا ئێمە ئەتوانین باسیکەین هێواشێ باشە مامۆستا ئەگەر من باس لە پرسیارێکی ترکەمیان لەسەر تەورێکی تری بەرنامەکە بۆسین ئەویش بابەتی دابەشبوونی هێز و لایەنی سیاسیە لە هەرێمی کوردستان بەتایبەت ئەو ناوچەی کە تا ڕادێک جێنفوسی هێزەکەی جەنابیشتانەوەکو کۆمەڵی دادگەری کە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجەیە و پارێزگای هەولێریش لە هاوشانی دیقەت بین بەڕوانینێک لەو ژمارانی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن وەک ئامادەکاری بۆ تۆمارکردنیان وەریگرتووە تەبعی 139 لیست تەنها خۆی تۆمار کردووە لەو لە پاڵەوەیە 13 حزبی سیاسی بە هەمان شێوە خۆی تۆمار کردو بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان 124 کاندیدی سەربەخۆ بوونی هەیە دوو هاوپەیمانی هەیە 1190 کاندیدیشێ ئەمە بۆ 95 کورسی گشتی بۆ 5 کورسی کۆتاکان کە دوانی لە هەولێر و یەکی لە دوانی لە سلێمانی و یەکی لە دهۆک جا نازانم لە ڕاستیایەوە وەکو هێزێکی سیاسی کاندیدتان کێبڕچێ و کورسیانە ژەکەنیانە ئەوەش پێم خۆش وەڵامی وەشمان بیتەوە 19 کاندید تەنها بۆ کورسی مەسیحەکان هەیە کە حوتی لە هەولێرە 4 سلێمانی 8 لە دهۆکە لە بەرامبەرە 20 کاندید بۆ کورسی تورکمانەکان هەیە کە ئەویش 14 لە هەولێرە و 6 لە سلێمانیە ئەمە جۆرێک پێمانەڵێ لە وردبوونەوەی سیاسی ڕوویاوە لەم هەڵبژاردنا کە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستانە پرسیارەکە ئەوەیە ئەم وردبوونەوەیە لە زەرمەند و لە زیانی هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری ناشکێتەوە چۆن ئەتوانن معالەجە وە ئەم ئاستەنگە تێپەڕێنن کە ئەگەر وەکو ئاستەنجێک بیبینین بۆ کۆمەڵی دادگەری طبعا ئێمە وەک مەبدە پێمان خۆش بوو بەڕاستی هێز و لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی لە بەرەیەکی فراوانە بەرەی ڕزگاری نیشتیمانی بێ بەرەی پارێزگاری کیانی هەرێمی کوردستان بێ بەرەی گەڕانەوەی سەرۆت و سامانی دزراوی ئەم میلەتە بێ بۆ خەزێنەی گشتی بەرەوەی کارکردن بێ بە ئاراستەی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان بەڵام بەداخەوە ئەمە نەهاتەدی هۆکار چێ هۆکار زۆرە طبعا ئێمە ئێستا دەرفەتی ئەومان نییە بچینە ناو ئەو بابەتانەوە بەڵام ڕاستە 100 ئەوەندە لیست هەیە بەڵام 4 تا 5 لیست تا 6 لیست دەنگێنن بە خۆشحاڵیەوە کۆمەڵی دادگەری کوردستان خاڵی ئیجابی وای هەیە کە ئەم بابەتە بە ئەرێنی بۆ یشکێتەوە یەکەم ڕابردوویەکی بەهێزی هەیە لە بەرەی خەڵکو لە پەرلەمان لە هەر شوێنێک کۆمەڵ بوو بێ کۆمەڵ خاڵێکی ئەرێنی بووە پۆزەتیڤ بووە لەگەڵ خەڵک بووە لەگەڵ ژیانی خەڵک بووە لەگەڵ معاناتی بووە یعنی کاگەڵ شۆتۆ تەماشاکە ئەگەر لە کوردستانە 10 کەسی چالاک هەبن کە بەرگری لە قوت و ژیان و موچەی خەڵکەکەن 5 کۆمەڵن 4 کۆمەڵن یعنی ئەمە بەسە بۆ ئەوەی کۆمەڵ بەو ڕابردووی کە هەیەی کە متمانەیەکی باشی لە ناو خەڵکە هەیە
هەڵبژاردننی داهاتوو بۆی چانس و دەرفەتێکی زۆر گەورە بێ سەرڕای ئەو ژمارە زۆریە لیست و کاندید هەیە و خاڵێکی ترەوەی ئەمە دلیلی ئەوەیە کە بەڕاستی دەرفەتێک هەیە بۆ ئەوی خەڵک هەڵبژێرێ لەناو ئەم هەموو لیست و کاندیدانە و بە ئاسانی و باشتر یعنی بتوانێت بژاردەی دڵخوازی خۆی دەنگ پێ بدا بەڵام ئەوەی بەلای منەوە گرنگە بەتابەت دوای هەڵبژاردنەکان پاش دەرکەوتنی ئەنجامەکان ئەبێ ئەو هێز و لایەنانی کە خێریان ئەوێ بۆ ئەم وڵاتە خێرەکە ڕێک مەبەستم ئەوەیە یەک ئەوانەی ئایانەوێ پارەی ئەم میلەتە نەچێتە گیرفانی حیزب بچێتە خەزێنەی گشتی ئەوە خاڵی یەکەم ئەوانەی ئەیانەوێت چەکی ئەم وڵاتە لە دەست دامزراوی نیشتیمانیا بێنەکی حیزب بێ و مانۆڕی سەربازی و بۆ بەرژەوەندی کەسی و حیزبی و ململانی سیاسی بەکاری بێنێ ئەوانەی ئەیانەوێ ئەم وڵاتە سیستەمی هەبێ یاسای هەبێ دەستوری هەبێ دامەزراوەکانی سربەخۆ بن دادگاکانی بێلایەن بن پەرلەمان بێ حکوومەت کاری جێبەجێکردنی خۆی بکات بە تایبەت دەستگاکانی چاودێری پەرلەمان دیوانی چاودێری دارایی دەستەی نەزاهە بە ڕۆڵی خۆیان هەستن لەوە زیاتر هەرێمی کوردستان لە بەردەم ڕەشەبای گەندەڵیا لاواز نەبێ ئەگەرم هێز و لایەنانە لە دوای دەرکەوتنی ئەنجامەکان لە پەرلەمانی کوردستانە بەیەکەوە قۆڵکەن بە قۆڵی یەکە و هاوپەیمانێتیەک یا پێکەوە گرادانێکی نیشتیمانی هەبێ من پێم وایە لە بەرژەوەندی کۆمەڵیش و خەڵکی کوردستانیشە پرسیارەکە ئەوەیە ئیمکانیەوە هەیە ئێمە کاری بۆکەین جارێ زووە چونکە لە ڕابردووە لە ڕاستیە ئەزمموی ڕابردوو زۆر جارەوەی بێنەوتین کە زۆر پرسە بۆ کە پرسی هاوبەش بوو لە نێوان هەموو هێزانە کە بانگەشەی ئۆپۆسیۆن و یان ئۆپۆسیۆن بوون بەس نەتوانراوە ئەو تەجەموع بکرێت. ئێمە لە خولی سێم و چوارەمی پەرلەمانی کوردستانە ئۆپۆسیۆن بەڕاستی کاری باشمان کرد پێکەوە و پاکێجی هاوبەشمان هەبوو مەسەلەن بەیەکەوە لە شەقام بووین بەیەکەوە پێشنیازە یاسامان پێشکەش کردووە بەیەکەوە زۆر کارمان کردووە لە خولی پێنجەمە هەستەکەم ئۆپۆسیۆن وانەیەکی وەرگرت ئەویش بەهۆی ئەوەی کە ژمارەمان هاتە سەر 21 ئەندام و 21 ئەندامیش بەڕاستی کاری چاودێری جدی پەرلەمانی پێ ناکرێت یعنی ئەمە گەر توانیمان بۆ نمونە 5 یاداشتی پرساندن پێشکەشکەین سیانیان بچنە بواری جێبەجێکردنەوە طبعاً 5 یاداشتی پرساندنەکە هەر پێنجیان کۆمەڵ ڕۆڵی سەرێکی هەبووەتیایە سیانیان چوونە بواری جێبەجێکردن و دانیشتنی پرساندن بەڕێوەچوو کە یەکێکیان واژۆی یەکەمی کۆمەڵ بوو دوانەکەی تریش کە بۆ دارایی سامانە سروشتەکان بوون هەر بە واژۆی کۆمەڵ بوون لەو قۆناغا کاتێک کە پرساندنەکە بەڕێوە چوو کاتێک تێگەشتین لەوەی بۆ ئەوی بچینە قۆناغی وەرگرتنەوەی متمانە پێویستمان بە 50 زایدەن یەکە یعنی ئۆپۆسیۆن بەم ژمارەی ئێستەوە لەو 21 واژۆیش تەبان لەو 21 ئەندامەش تەنها 5 تا 7 تا 10 ئەیانتوانی بە باشی پیشەیانە بابەتیانە زانستیانە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بکەن هەندێک تەبعاً کەم و کورتی هەیە لە نوێنەرایەتی لە هێندی ئەندام پەرلەمانە بۆیە ئەم ئەبێ وانەیەک بێ کە بەڕاستی بە ژمارەی کەمەوە ئێمە ناتوانین لە ئاست خواستی خەڵکی کوردستان نابێت بە تایبەت خواستی ناڕازیە واتە بێ هەموو هەردوو لا دەرسمان وەرگرت بێ ئەوەی بایکۆتی هەڵبژاردننی کرد دەرسی وەرگرت بێ کە بایکۆت هیچ شتێک نایەنێتە پێش هیچ شتێک باش ناکە هیچ شتێک لە کوردستان ڕوونادا و یەکێتی و پارتی بەهێزترە بن پەرلەمان باشتر بۆ بەرژەوەندی خۆیان بەکارێنن دامەزراوەکان باشتر لە نێوان خۆیانە دابەشەکەن سەرۆت و سامانی وڵات باشتر بۆ بەرژەوەندی خۆیان بەکارێنن ئۆپۆسیۆنیش وانەمان وەرگرت بەوەی بەم ژمارەکەمەوە ناتوانین بە باشی حکوومەت بکەینە حکوومەتی خەڵک بە تایبەت بە ڕێگەی چاودێری کردن. کاک عومەر لە بەشێکی تری بەرنامەکە پێم خۆشە لەسەری بۆسین ئەویش پرسی ڕێژەی بەشداری هەڵبژاردنە لە هەر پرۆسەیەکی هەڵبژاردن تاپێ ئێمە بۆ پەرلەمانی کوردستان 5 خولی ڕابردوومان هەیە کە وازەحە یعنی هەر 5 خولەکەەوە هیچ تەمەنیان درێژکراوەتەوە نەتوانراوە لە کاتی خۆی هەڵبژاردن کرێ بەڵام ئەگەر ئێمە تەنها لەسەر ڕێژەی بەشداری بۆسین لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستانە کە ڕێژەی بەشداری دەنگدەران و هاوڵاتیان لە سای 87.4 و دوایی خولی دووەمی پەرلەمانی کوردستان دابەزی بۆ لە سای 76.6 خولی سێمی پەرلەمانی کوردستان ڕێژەکە لە 74.5 مایەوانێ دوایی خولی چوارەم بوو بە 74.6 و خولی پێنجەم کە لە 2018 ئەنجامدرا ڕێژەکە بوو بە لە سای 59.8 هاوتەری بوو هاوشان لەگەڵ ئەمەیە
ناوەندی توێژینەوەی سبەی لە مانگی ئایاری ئەم ساڵا توێژینەوەیشی لەگەڵ 3,000 پرسپێکراوە لەسەر هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان کردووە. ئەمەوێت تەنها لەوێ سەمپڵێک لە وەڵامەکان وەرگرم کە ئەویشەوەیە بە پێی ئەو پرسپێکراوانە وەڵامی ئەو پرسپێکراوانە لە سایە 83یان پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان بەلاوە گرنگە. ئەتوانین ئەمە بکەینە هەوێنی پرسیارێکەویش ئەوەیە کە ئایا ئەم ڕێژەی بەشداریە ئەگەر بەپێی ئەم ئەنجامەی توێژینەوەکەی سبەی بێ ڕێژەی بەشداریە بێ لە هەڵکشانابێ. ئێوەکو کۆمەڵی دادگەری ئەتوانن سوود لەم ڕێژەی بەشداریە وەرگرن کە وەکو دەرفەتێک بیبینەوانێ و تا چەند نەتوانن لە ڕاستیا کێروی کورسەکانتان و کێروی دەنگەکانتان بەرزکەنەوە بە تایبەت کۆمەڵی دادگەری ڕەنگە لە ماوەی 5 خولی ڕابردووە زۆرترین کورسی کە بەخۆی بینی بێت 7 کورسی پەرلەمانی بووە. بەڵێ کاگ هەڵشۆ بەپێی ئەو زانیاریانەی جەنابەت باست کرد و بەبێ هێندێ زانیاری و بەدواداچوون و وردبوونەوەی ترکە لای ئێمە هەیە. ئەم جارە ڕێژەی بەشداری بەرزترە بێ لە جاری پێشوو کە ئەمە خاڵێکی ئیجابیە. من هیوادارم ڕێژەکە بکاتە ئەو ئاستەی کە بۆ نمونە لە سا 1970 بە وشیار ببینەوە و پێمە بەشداری هەڵبژاردن بکەین بۆی لە خەمی کوردستان نبین، خەمی گەورە خەمی کوردستان بێت. ئەمە دەرفەتێکە بۆی کۆمەڵ دەنگی خۆی تیازیاتکە هۆکار زۆرن. یەکەم ئێمە لە ڕابردووە تا خولی 5ەمی پەرلەمانی کوردستانیش تا کۆتا ڕۆژی تەمەنی یاسایی پەرلەمانی کوردستان هەموو ڕێگایەکی یاساییمان بابەتیانە پیشەیانە وەکو پەرلەمانتار گرتوۆتە بەر بۆ بەرژەوەندی خەڵک لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانە. هەموو ڕێگاکانی پرسیار و پرساندن و بەدواداچوون و چاودێریکاری حکومەت و وشارکردنەوەی ڕایگەشتی ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم خەڵک لە شەقام ئەویست ئێمە لەگەڵی بین، هەمیشە لە شەقام لەگەڵی بووین، لە هەر شوێنێک خۆپیشاندانێ ناڕەزاییەک هەبوو بێت بەدڵنیاییەوە ئێمە لەوێ بووین و لە پێشەوە بووین و لە داکۆکیلمان لە خواستەکانی خەڵک کردووە. مەسەن جاری وا بۆ بەخوا من بە 5 کیلۆمەتر ڕێگەم بە پێ بڕێوە لەگەڵ مەسا ڕەنگە لێرە جارێکی ترە و پرسیارە بێتە پێشەوانە کە ڕەنگە پرسیاری دەنگدەر و هاوڵاتی بێت بینەر و بیسەر بێ ویژەوەی بپرسێت ڕەنگە ئەم لەگەڵ بوونەوە هەموو ناوچەکان وەک یەک نەبوو بێت لەوانەیە ناوچەیەک زیاتر بێت ناوچەیەکەم بە تایبەت لە پایتەختی هەرێمی کوردستان کەمتر ئامادەی هەبووە بە تایبەت لە پارێزگایکی وەکو دهۆک کە ڕەنگە نوقتەی لاوازی هێزەکەش بێت کەمتر ئامادەی هەبوو. هۆکاری خۆی هەیە کە هەڵشۆکیان بەڵام ژینگە و بارودۆخی ژیان و ڕۆشنبیری و مێژوو کللتوری سلێمانی هەولێر و دۆک جیاوازی هەیە. ئەم جیاوازی ڕنگدانەوەی لە ژیانی سیاسیا هەیە. خۆسەپاندنی هەردوو حیزبی دەسەڵات لە هەولێر و دۆک وێنەیەکی هەیە، لە سلێمانی وێنەیەکی تری هەیە. ئەوە نییە بڵێ خێری یەکێتی بێ و ئاکاکە لە سلێمانی خۆپشاندان بێ. ئەمە ئازایەتی و ئەو ڕابردووە و ئەو مێژووە و ئەو پێگاتەی کە ئینسانی کورد لە سلێمانی هەیەی یعنی ئەمە خوازی یعنی خۆ سوتفە نییە یەکەم مەسەلەن یەکەم شوێن کە پاگەگرێتەوە لە ڕاپەڕینان ڕانیەیە و پاشان سلێمانی و پاشان وردە اینجا هەولێر اینجا دۆخ. ئەمە سوتفە نییە، یعنی ئەمە شتێکە مێژوو کردە و پەیوەندی بە ڕابردووە هەیە کە ئێمە زۆر کاتی ئۆمانیە بچینە نا ئەو باشانەوە. بەڵام ئەگەر لە هەولێریش بچووکتری ناڕزایی هەبوو بێ کاگەڵ شو ئێمە لەوین واتە من ئەمە تەواو بکەم. بە ڕێگەی یاساییەکان ئێمە لەگەڵ خەڵک بووین، لە شەقام ئێمە لەگەڵ خەڵک بووین، لە هەمووشی گرنگتر لە ڕووی بیر و باوەڕەوە کاگەڵ شو ئێمە ئەو پەڕیتوانە هەوڵماندا و محامیەکی باش بین بۆ ئاینی خەڵکی کوردستان، بۆ کللتوری خەڵکی کوردستان، بۆ ئادابە گشتیەکان، بۆ بەها بەرز و باڵاکان، بۆ پاراستنی خێزان. کاگەڵ شۆ ئێمە لە کوردستانە هەمومان نەزانی دۆخی یاسا چۆنە، هەمومان نەزانین دۆخی معیشەت و بژێوی چۆنە. ئەوەی کوردستانی ڕاگرتووە بەهێزی گوتاری ئاینیە کە کۆمەڵ سەرمەشقەتیە، ناڵین بەتەنها کۆمەڵ سەرمەشقەتیە. ڕەنگە نەقدیەوەشتان لێ بگیرێت کە ئێوە هێزێکی پاشخانی ئیسلامیەکەتان لێ کردوێتەوە چۆن قیادەی ئەو نەقدە ناوە نەقدێکی لە بازنەیەکە ببوو، یعنی لە بازنەیەکە ڕەنگە ئەوەشتان لێ ژمارەیەک لە دۆست و لایەنگر و دەنگدەری ئێمە ئەو ڕەخنەیان هەبوو کە بۆ ئێمە ئیسلامیەکەمان لێ کردوێتەوە. لە ڕاستیە ئێمە تەنها لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی ناوە ئەو ناوە کە هەر خۆمان بابڵیندا هێنەری بوون نە لە قورئان هێنە لە فەرمودا وەگەنا لە ڕووی ناوە ڕۆکەوە ئێمە هەر بە
تەواوەتی پابندین بە بنەما نەگۆڕەکانی خۆمانەوە کە لە پێناویە خۆمان ڕاگەیاندووە و ئەوەی کە خەڵکی کوردستان ئێوێ کە ئەویش پارێزکاری دینە، بڵاوکردنەوەی پەروەردەی ئاینیە و پاراستنی خێزانە، پاراستنی ئافرەتان و ژنانمانە و پارێزگاریکردنە لە بەها باڵاکان لە کللتوری دەوڵەمەندی خەڵکی کوردستان، لە شوێنە ئاینیەکان، لە ئازادی ئاینی، لەوانە و پەروەردەکانی قورئان و مزگەوتەکان و مەداریسە قورئانیەکان. کاگەڵشۆ ئێمە ئەو ڕەخنەیەمان تێپەڕان بەڕاستی لە 5 ساڵی ڕابردووە هەموو ئەوەی کە نیگەرانی هەبوو لەسەر ئەم ڕەخنەیە ڕوونکردنەوەی تەوامان پێدان و بە عەمەلیش دەرکەوت کە بالفعل ئێمە تەنها وشەیەکمان گۆڕیوەنەوەکو ناوە. باشە جاکە ئەمە بچمە سەر پرسیارێکی تر ئەویش بابەتی پرسی دەنگەکان و ڕێژەی دەنگەکانی کۆمەڵی دادگەریە لە هەرێمی کوردستان. تەبعی کۆمەڵی دادگەری لە خولی دووەمی پەرلەمانی کوردستانەوە ئامادەی هەبووە لە پەرلەمان. یەکەمین بەشداری ئەو هێزە سیاسیە لە خولی دووەمە ڕێژەی دەنگەکانی لە چواری کۆی دەنگدەرانی هەرێمی کوردستان بوو کە 85327 دەنگ بوو. خولی سێمی پەرلەمانی کوردستان لە لیستی هاوبەش بوو کە دەنگەکان ون بوو دیار نەبوو و خولی چوارەم بەرز بۆ 18574 دەنگ کە جارێکی تر لە ساعت چواری دەنگدەران بوو و خولی پێنجەم دەنگەکان بوو بە 19494 کە ڕێژەی دەنگەکان لە ساعت چوارە مایەوە. پرسیارەکە ئەوەیە ئێستا کۆمەڵی دادگەری لە بەردەم هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستانە ئەو هێزە سیاسیە ئەگەر دیقەت بی دەنگەکانی تا ڕادەیەک لە بازنەیەکە ئەمێنێتەوانێ و بە تایبەت لە هەڵبژاردننی ئەنجومەی نورانی عێراق کە دوایین هەڵبژاردن بوو بۆ کۆمەڵی دادگەری کە بەشدار بووە ڕەنگە ئەو پرسیارەش بێتە پێشەوە کە ئەو ناوچەی جێنفوسی کۆمەڵی دادگەری بوو کە هەڵەبجە بوو نەیتوانی سەرکەوتوو بێنێ و نەیتوانی لە پارێزگای هەولێرا کە بە کاندیدێکی بەهێزی حیزبیەوە جارێکتر نەیتوانی کورسی پەرلەمانی بباتەوە. چۆن ئامادەکاری کردووە و پێشبینیتان بۆ ڕێژەی دەنگەکانتان لەم خولەیە چۆنە و بە کورسی و بە دەنگ ئەگەر کورت و پخت ئێمە پلان و بەرنامەمان داناوە کاگەڵشۆ بۆی لەم هەڵبژاردنە قەرەبووی هەموو ئەو کەم و کورتیانە بکەینەوە و بە دڵنیایە دەنگەکانیشمان زیادەکە کورسیەکانیشمان زیادەکە. یعنی بەرنامە و پلانی تێر و تەسەلمان داناوە ڕقم ناڵێن چاوەڕێی دوای ئەنجامی هەڵبژاردنەکانەکەین. خاڵێکی ترەوەیە ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراقا بەڕاستی بە تەکنیکێکی هەڵەوە چوینە هەڵبژاردن وازەحە تۆ 5 بازدەمان هەبوو کاندیدمانتیان نەبوو یعنی دەنگدەری کۆمەڵ خۆ نەتواوەتەوە لە شوێنی خۆیەتی بۆ نمونە لە ڕانیە کاندیدمان هەبوو دەنگی زۆر باشیەنە لە بازنەی دوی سلێمانی کاندیدمان هەبوو لەگەڵ حیزبی دەسەڵات بە 500 دەنگ دۆڕە یعنی لە بازنەی سەر یەکی سلێمانی هەمان بووە بە دڵنیاییەوە سەرکەوتووە بوو لە هەولێر بە 1000 دەنگێک لە بازنەیەکا دۆڕێن یعنی لە ڕووی تەکنیک لە هەڵەبجەی شەهید کێبڕکیەکی زۆر تۆندمان کرد خۆزگە لەگەڵ یەکگرتو ئەگەشتێنە ئەو ئەنجامەی کە یەکێکمان کاندیدمان لە هەڵەبجا بووە کاندیدەکەی ترمان لە بازنەیەکی تری سلێمانی بە هەردوو لامانتوانی سەری هەڵەبجەیەکی ترە لەوانەی کێبڕکی تونتەیە ئێوەکو کۆمەڵی دادگەری کۆمەڵیش و یەکگرتوش لەوێ کورسی بەڵە کورسی پەرلەمانیە بنەوە بەرنامەمان داناوە کورسیەک لەو سێ کورسی هەڵەبجەی کۆمەڵە باشە ئەمە ئالێرا یەک پرسیار من ئەوەش تەواو بکەم پرسیارەکەی خۆتە بیر نەچێت لە هەڵبژاردننی یەکەمی پەرلەمانی کوردستان ئێمە تەنها لە 5 دەنگەکانمان هێنا کە یەکێتی و پارتی نزیکەی 50 دەنگەکانیان دوای دابش کردەوەشی ئەوەی ئێمەشیان خستەوە سەر هەموو تەوەجوهە ئیسلامیەکان کە ئەو کاتە تەنها بزوتنەوەی ئیسلامی بەفەرمی هەبوو یەکگرتووی ئیسلامی کە خۆی ڕانەگەیاند بوو وەلایەنە ئیسلامیەکانی تریش بە یەکەوە نەمانتوانین لە 5 بێنین هەڵبژاردن دوای هەڵبژاردن سەرڕای ئەوەی بایکۆتی خەڵک زیاتر بووە سەرڕای ئەوەی یەکێتی خۆسەپاندنیان زیاتر بوو یەکێتی و پارتی سەرڕای ئەوەی دەست بە سەراگرتنی پارە و هێزی ئەمنی و ئاسایشی و سەربازیان زیاتر بووە و سەرڕای ئەوەی ئازادیەکان لە هێندێ حاڵەتا زۆر بەرتەسک بوونەتەوە بەڵام دەنگی لایەنە ئیسلامیەکان لە 192 هاتووە بۆ نزیکەی لە 115 ئێستا لە هەڵبژاردننیدا هاتووە ئەو ڕقەمەش پێدەگەشت ئەگەر پرسیارەکەم بکەم ئەویشەوەیە کە هەر بەپێی ئەو توێژینەوەی ناوەندی سبەی ڕێژێکی زۆری دەنگی خۆڵەمێشی هەیە کە ڕەنگە ئەمە بگەڕێتەوە بۆ بەشێکی دۆخێکی ئەمنی لە هەرێمی کوردستان و لەو هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە کە ئامادەنی دەنگەکانی خۆیان ئاشکرا بکەن وەکو کۆمەڵی دادگەری هیچ ئالێت و میکانیزمێکتان هەیە بۆ ڕوبەڕوونەوەی ئاڵنگاریە بەڵە بە دڵنیاییەوە کۆمەڵ بەرنامەی داناوە بۆ ئەوەی
دەنگدەری خۆڵەمێشی بدوێنێ و قەناعەتیان پێ بکە بۆی هەم بەشداری هەڵبژاردنکەن هەم دەنگ بە کۆمەڵ بدەن و من دڵنیام لەوەی پشتێکی باش لە دەنگی خۆڵەمێشی بۆ کۆمەڵە چێ و ئینشەڵا لە دوای هەڵبژاردنەکانیش بەرامەکەی بینینەوە پلان و بەرنامەمان داناوە و واقعەکەش وامان پێ ئەڵێ کە دەنگدەری خۆڵەمێشی و ڕێژەی دەنگدانم جارە زیادە بێ و خەڵک تۆڵە لە یەکێتی و پارتیە کاتەوە چونکە خەڵک بژاردەی ترمان نیە کاگەڵشە لە کوردستانە و بینیمان لە 4 ساڵ 6 ساڵی ڕابردوو کاڵبژانی پەرلەمانی کوردستان کرا ئەو یاسانی لە پەرلەمانەوە دەرچوون و خەڵک نوێنەری نەناردە ئەوێ هەر جێبەجێ بوون بەسەر هەمومانە یعنی بۆ نمونە ئێمە یاسای توندوتیژی خێزانیان هێنایە پەرلەمان بۆی هەمواریکەنەوە ئێمە بە 4-5 پەرلەمانتارەوە ڕامانگرت کاگەڵشەوە ئەگەر 20 بووینایە ئەگەر 45 بووینایە هەر جورئەتی ئەویان نەیە کرد بیرکەنەوە لەوەی هەموارێکی خراپ کە ناگونجە لەگەڵ کورتوری میلەتەکە ئاینی میلەتەکە ژیانی خێزانی میلەتەکە بیانە پەرلەمانەوە بۆیە من پێم وایە بەڵە هەموو ئەوانە دەرفەتن و زۆر هۆکاری کەشان یعنی کاتێ تۆ بینێ یعنی چ هۆکارێک هەیە لەوەی بۆ نمونە خەڵک بەرامبەریش ئاستەنگ هەیە بۆ هەیە بەڵە بەدڵنیایە کۆمەڵ خۆمان کەم و کورتیمان هەیە گەرە و کەم و کورتانە ساکەین زۆر ڕەنگە ئاستەنجی گەورەتان ئێوەش تەنزیمی ناوخۆی خۆتان ڕێگیشێ بێ لە ئاستەنگەکان نازام تا چۆنەکە بەدڵنیاییەوە ئەو کێشانە نەبن کە ئێمە هەندێک کێشەمان هەن پەیوەندیان بە ناوخۆ و ڕێخستن و کاری باشتر و ئیدارەدانی باشترەوە هەیە کۆمەڵ هێزێکە ئەبێ سێ هێندەی دەنگەکانی ئێشەی هەبێت تەماشا کاگەڵشەوە چ هۆکارێک هەیە کە خەڵک دەنگ نەدا بە پەرلەمانتارێکی کۆمەڵ کە لە پەرلەمان لەگەڵیەتی لە شەقام لەگەڵیەتی لە ڕایگشتی لەگەڵیەتی لە دینەکەی لەگەڵیەتی لە قوت و بژێوی لەگەڵیەتی لە ژیانی ڕۆژانە کاگەڵۆ تۆ تەماشا من وەکو خەڵک کاتێک کارەبا وژێتەوە لە سلێمانی بێکارەبا بم کاتێک ئاو نابێ بێ ئاوە بم کاتێک چمە نەخۆشخانە لەگەڵ دراوسەکان ماچمە هەمان نەخۆشخانە مناڵەکانی من لە هەمان قوتابخانە هیچ وەکارێک هەیە یعنی وا بکە کە خەڵک دەنگ نەدا بە کۆمەڵ جا با من کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایڕۆ بەس دوایین پرسیار ئەویش بۆ دوای انتخابات لە ڕاستیە کۆمەڵی دادگەریشێ بۆ لەو هێزانەی کە دەنگدەر و چاودێرانیش بەردەوام پرسیاری ئەویان هەبووە کە زۆر جار ئامادەی نەبووە لەگەڵ هێزێکی سیاسیانە بچێتە ناو حکومەتەوە بە تەنیایان بە هاوپەیمانی ئیلاخری کە ڕەنگە پرسیاری سەرەکیەوە بێت کە لە ماوەی ڕابردوو ئەزمموی ئەنجومەنی پارێزگاکان لە پارێزگای سێمانی باشین بەڵکە بێ ئەمەوێت بپرسم داهاتووی کابینەی دێمی حکومەت یاریمی کوردستان کۆمەڵی دادگەری بەشدارە بێ یاخودنا و ئامادەیتە لەگەڵ هەر هێزێکی سیاسی دان و ساکاپ بۆ چوونە ناو حکومەتەوە یان خۆی بەسێتەوە بە هێزێکی کۆمەڵ لەگەڵ هیچ هێزێک حکومەت پێک نایێنێت کە درێژە بەم دۆخە خراپەی برسیکردنی خەڵک بدە کە بەردەوام بێ لەم شێوازە حکومڕانیە کە داهات بەم جۆرە لە نێوان یەکێتی و پارتیا دابش بێ کە شقامەکان بەم جۆرە خراپیە بمێننەوە کە نەخۆشخانەکان خاڵی بن لە پێداویستی پزیشکی کە بێکاری گەنجان سیاسەتێک بێ بێکاری گەنجان بەردەوامی پێ بدا خۆگەر حکومەتێک هاتە پێشەوە بەڕاستی بەرنمەیەکی ڕوونی هەبوو گۆڕانکاریەکی جددی هەبوو ئێمە بە دڵنیاییەوە ئەو کاتە پشتگیری ئەو حکومەتە ئەەکەین بەڵام حکومەتێکی لەم جۆرەی کە ئێستا هەیە نەگەهشت پشتگیری ناکەین نەخێر حکومەتی داهاتوو ئەگەر وەگەم کابینەی نۆ هەشت بێن نەک پشتگیری ناکەین لەگەڵی نابین بەڵکو تا سەر ئێسقان هەموو توانای یاسایی موسەساتی میدیایی جەماوەری خۆمان بەکارێنین بۆی لە کۆڵ خەڵک بێتەوە ئەگەر ژمارەی کورسەکانتان هەرچەندێک بێت کە هەرچەندە داوای ئەوم کرد پێشبینەکانتان بۆ چەند کورسیە باس نەکرد ژمارەی دەنگ و کورسی کۆمەڵ زۆر زیادەکە ئیشەڵا لە داهاتووە ئەم قسەی من زۆر بەڕوونی بەراورد دەکەیت و بۆ خەڵکیش ڕوونە بێتەوە بەڵام ئەگەر ئێمە یەک کورسیش بین لەگەڵ 20 کورسیە ڕازگویانە نوێنەرایەتی خەڵکەکەین طبعاً کاگەڵشۆ ژمارە گرنگە بەڵام لەوەش گرنگتر بەوەفابوونە لەگەڵ دەنگدەر ڕازگۆیە لەگەڵ دەنگدەر مانەوەیە لەگەڵ دەنگدەر بەردەوامیە لە بەرەی میلەت زۆر سپاس ئێمە ئەوەکەین زۆر سپاس بۆ بەڕێز عومەر بۆفی سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی پارێزگای سلێمانی لە ماڵقەیە لەگەڵمان بووی زۆر سپاس بیسەران و بینەرانی ناوەندی توێژینەوەی سپەی ئێوەش بە کامەرانی ئەسپێرم تا ئەڵقە و بەرنامەیەکی دیکەی پۆدکاستی بەرەو هەڵبژاردن هەر شاد بن.